سڵاوتان لێبێت بە مۆدەرنکردنی خزمەتگوزارە حکوومیەکان و بەهێزکردنی ژێرخانی تەکنەلۆژی بۆ ئەوەی وردە وردە مامەڵەی کاغەزی بە کۆتا بێت یەکێکە لەو دروشمانەی کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵی گرتووە. ئەو هەنگاوە یان بڵێن بە ئەلکترۆنکردنی حکوومەت لەلایەک ڕۆتین کەم دەکاتەوە و لەلایەکی دیکەش مامەڵەی هاوڵاتیان خێراتر دەکات و ڕەنگە دەیان منفعەتی دیکەشی هەبێت. مەبەست ماوەڵقەی هەنگاوی نوێم تەرخان بکەم بە هەنگاوەکانی فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری وەک بەرزترین دامەزراوەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خزمەتگوزاریەکانی دیجیتاڵ و ئەلکترۆنی بە شێوەیەک یەکێک لە وەزیفەکانی ئەو فەرمانگەیە بریتە لە سەرپەرشتیکردنی پرۆسەی بە ئەلکترۆنیکردنی خزمەتگوزاریەکانی سەرجەم وەزارەتەکان جگە لەمەش چاودێری بایۆمەتری دەکەن و چەندان کاری دیکەی وەک داتا سنتەر و چەند کارێکی دیکەشیان خستۆتە سەرشانی خۆیان. بۆ ئەمە بەستا میوانداری بەڕێز هیوا ئەفەندی سەرۆکی فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاریمان کردووە. کاکیوا بەخێر بێی. تێبینی ئەوم کرد هەر لە هاتنت بە تابلێتەکەوە بە کاژمێری ئەلکترۆنیەوە وا پێ دەچێت چاک دەست و پەنجەت لەگەڵ تەکنەلۆژیان دەرم کردبێت و لەوەشەوە لە ئیشی کاغەزی دوورکردیەوە. خۆی بەکارهێنانی تەکنەلۆژیەکان لە ژیانی ڕۆژانە بۆ من لە مناڵیوە هیوایەتێک بوو ئەوە بوو، بەڵام ئێستا تقریبان بێ ئەو ئەمرازانە ناتوانین بژێن هەموو خاڵی تقریبان بەکاران زیاتریشەوە دەکەیان بە کاغەز شیشەکەی. وەڵا من نۆتەکانی من هەموو یان تقریبان لە ماڵەوە ئەگەر بگەڕم جاری وای پێویستیم پێ بێت قەڵەم لە ماڵەوە نییە حقیقەت ئەنی هەمووی بەوەیە لە دایرە هەندێک قەڵەمان هەیە بۆ ئەو شکەی زاکان هێشتا نەبوو. ئەوەش ڕەنجی داوەتەوە لە کاری پیشەی خۆت تقریبان مەراسەلاتی من لە ناو فەرمانگە هەمووی ئەلکترۆنی زۆر سەر مێزی من وەرەقی لێ نییە. وەکو دەستپێکەمەوێت قسە لەسەر حکومەتی ئەلکترۆنی بکەین مەبەست لە حکومەتی ئەلکترۆنی چیە؟ خۆتان ئەزانن کە حکومەتی ئەلکترۆنی یەکێکە لەو ئیشانەی کە کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان چەند جارێک لە بۆنەی جیاواز دووبارەی کردوتەوە و دووبارەی دەکاتەوە. منفعەتی حکومەتی ئەلکترۆنی لەسەدایە؟ خۆی کە سەیری مێژووی مرۆڤایەتی بکەیت کاک ڕەگەس بە درێژەی مێژوو ئەو شتێک کە بۆتە هۆی ئەوەی کە نەتەوەیەک لە نەتەوەیتر بەهێزتر بێتن بەکارهێنانەوەی تەکنەلۆژیا بووە. ئەجا تەکنەلۆژیایە چه تەکنەلۆژیای ئەسکەری بوو بێت یان تەکنەلۆژیایی دەستی بوو بێت کە ئەو کارانەی پێڕاپەڕنن. تەکنەلۆژیای ئەسری ئێمە ئەو سەدەیە تەکنەلۆژیای دیجیتاڵە. تەکنەلۆژیای دیجیتال یان ئەلکترۆنی بۆ بەکارهێنانەوەی لە حکومڕانی دەستکەوتی زۆری هەبووە و ئیمڕۆ لە دنیای دەرەوە بەبێ خزمەتگوزاری ئەلکترۆنیەکان ئەستان حکومڕانی نەماوە. باش ئێستا لە جیهان خۆتەزانی بەو پێکە جەنابیشتان لە ئەوروپا بوون و لەوێش ئیشی دیجیتاڵیتان کردووە ئەلکترۆنیتان کردووە لە کۆمپانیایەکان و ئەوەی کە خۆت لە سیڤی تێیدایە. بەڵام ئەمەوێت سەرنجی تۆ لەسەرەوە بزانم لە دنیای دەرێ بە تایبەت لە هەندێک وڵاتی پێشکەوتی وەکو سوید و ئەڵمان و فەڕەنسا و ئەوانە پێشبڕکێکی زۆر لەوە دەکەن کە حکوومەتەکانیان زیاتر بە ئەلکترۆنی بکەن بۆ ئەوەی دەرئەنجامەیەکی باشی بۆ هاوڵاتیان و بۆ مامەڵەکردنی ئیش و کاری ڕۆژانی هاوڵاتیانی شەبێت. هەرێمی کوردستان لە چێی ئەم هاوکێشە جیهانیەدایە؟ ئەتوانین بڵێن هەرێمی کوردستانیش هەنگاوێکی باشی بڕیوە؟ خۆی سەبەبی سەرەکی کە حکوومەتەکان مەجبورن بە خێرایی خزمەتگوزاری ئەلکترۆنیەکان بەکاربێنەوە ئەگەڕێتەوە ئەوە کە لەوێ کارتی تایبەت خزمەتگوزاریەکی ئەلکترۆنی وا ڕێکوپێک پێشکەش بە هاوبەشەکانی ئەکات کە حکوومەت کارتی حکومی مەجبورە بگاتەوە ئەو ئاستە، یعنی کارتی تایبەت زۆر لە پێشەوەیە، ینی تەواقع لای خەڵک دروستە بێت کە حکوومەتیش بەو شێوازەی کە کارتی تایبەت خزمەت مکات بەو شێوازە کاریگەریەکانی تایبەتە لەسەر حکوومەتەکانی دەرێ بۆ ئەوەی لە پێشبڕچێ وەکو تەواقع و ڕزایەتی خەڵک. دووەم کەمکردنەوەی خەرجیەکان بە ڕێژێکی یەکجار بەرچاو نەهێشتنی ئەوراق و پیسنەکردنی ژینگە. سێەم خێرابوونی یەکجار زۆر لە مەعامەلاتەکان و ئاسوودەی خەڵک، خەڵک بتوانێتن لە هەر شوێنێک بێت لەسەر هەر جیهازێک بێت و لە هەر کاتێک بێت بتوانێتن ئەو خزمەتگوزاری حکوومەت دەستکەشی بۆی هەبێتن و کارەکانی خۆی. ئەمێتان بەوەیە کە کوردستانیش لە ماوەیەکی نێزیک نەکشان بەشانی ئەوێ بڕوات، بەڵام با بڵێن سیماکانی ئەو حکوومەتە ئەلکترۆنیە وردە بە دەرکەون و هاوڵاتیان بیبینن. وڵاتان دابەش دەبنە سێ قسم لەو سەفەرەیە لە سەفەری دیجیتال ترانسفۆرمیشن یان گۆڕانکاری دیجیتالی. وڵاتمان هەیە کە لە مەرحەلەی ئەندەر دەڤلۆپتن، ینی زۆر لە خوارەوەن. وڵاتمان هەیە کە لە دەڤلۆپینگ کانتریز، ینی لە حالەتی گەشەسەندن
بە وڵاتمان هەیە کە گەشە ساندون و بەرەو پێشتر ئەڕۆن کوردستان لە دەستپێک نییە کوردستان لەو مەرحەلەیە کە پێی ئەڵێن developing countries تەمەەن ئەوەش ئەگەڕێتەوە بۆ یەکشت ئەوە حقیقەتێکە کە لێرە جارێکتر من زۆر جار باسم کرد و پاتێکەکەمەوە کابینەی نوێمی حکوومەت ڕؤیەیەکی زۆر ڕێکوپێکی دیجیتالی هەیە لە ئاستی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە ئەوەش ئەبێتە هۆی ئەوە کە ئێمە وەکو دەستگاکی مختص بتوانین ئیش بکەین بتوانین ئەو شتە بەرەو پێش بین من بە خۆشحاڵی و ئەڵێم کە لەو هەژدە مانگە لەو سێزدە چواردە مانگەی کە ئیشمان کردووە قۆناغی زۆر گرنگمان بڕیوە بۆی بتوانین لە گروپی ئەو دەوڵەتین کە زۆر لە خوارەوەن بینە دەرەوە بکەوینە ئاستی ئەو وڵاتانەی کە لە developing countries ئێمە ئێستا باسی پێناسەی دیجیتالی هاوڵاتیان دەکەین ئێمە دێتە سنتەری حکوومەتمان تاوا کردووە ئەمە زۆر لە سیستەمەکانی وەزارەتی ناوخۆمان ئێستا نزیکی هەفت سیستەمە خەریکە بە ئەلکترۆنیان دەکەین کەواتە ئێمە لە قۆناغی ئەوەنین لە قۆناغی دووەمداین کە ئەمانە شرنجت بۆ شتێک ڕاکێشام لە دنیادا وایە و لە مێژوش سەی دەکەین هەر کاتێک کە ڕوئیای لیدەرێک یان سەرۆکێک کەوانی کار بەدەستن و حکومداریەکەن یان حکومڕایی دەکەن ڕوئیەکەیان چۆن بێت کاردانەوەی لەسەر تەواوی دام و دەستگاکان ڕگەس بەبستی خۆی لە یەکەمین بربەستی سەرەکی بەپێی هەموو لێ کۆڕینەوەکانی گارتنەر یان دیلۆیت کە سەرێمکان PwC ئەڵێ leadership vision یعنی ڕوئیای لیدەرەکە یەکەمین مەرحەلە ئەگەر ئەوە مادامەچێ ڕوئیای سەرۆکی حکوومەت بەو شێوەیە هەستەکەن خێرای زۆرێک لە خێرایی بە ئیش و کارەکان دیار نییە یا ڕەنگە من هەڵەبم ئەوەی کە ئێمە دەیبینین من پێ بەربەست هەبێت بۆ وایە بڵێ ئەوە کە سەیری سوید یان هۆڵندا یان ئەڵمانی ئەکەن ئەوانە 20 ساڵە ئیشیان کردووە تۆ ئێستا نەتیجەی 20 ساڵە بینی زۆر پرۆژەی ژێرخان هەیە کە ئەبێ هەبێتن تا تو بتوانانی پێش بکەی پرۆژەکانی ژێرخاون تەبیعەتێکی زۆر خراپیان هەیە پرۆژە ژێرخان دیار نییە وەکو وایە تۆ فڕۆکەخانەیەک دروست دەکەی بەڵام خەڵک فڕۆکەکان ئەبینێت ئێمە خەریکی دامەزراندنی ئەو بناغین ینی زۆر جا من بەراوردێکم لەگەڵ باڵاخانێکی زۆر گەورە کە تۆ نزیکی ساڵ و نیوەکی خەریکی بناکەی ئەبی بەڵام خودی بینایەکە بە 6 مانگتەوە بێت ئێمە ئێستا قۆناغێکی زۆر باشی ژێرخانمان بڕیوە کە باسی دێتە سنتەرەکەم دێتە سنتەر ژێرخانە کە باسی استراتیژی حکوومەتەکەم ئەوانە هەموو ژێرخان ئەوانە ئەبێ هەبن بۆی تۆ ڕەنگە تۆزە قڕز بێت پێت بڵێم لە دەستپێکی ئارام چەندی حکوومەتی ئەلکترۆنی لە هەرێمی کوردستان دروست بۆ ڕەنگەم پرسیارێکی قورس و کەم تا زۆر تەقلیدی بێت بەڵام ئەتوانی مەسەلەن ڕێژەیەکی نزیکراوین پێ بڵێ ئەتوانم تاوەکو چەند ئێستام حکوومەتەی ئێمە بە ئەلکترۆنی بووە ئەگەر خۆمان بەراوردکەین بڵین ئێمە کە باسی گروپەکانمان کرد ئێمە لە گروپی دووەم بووین بۆی کە لە گروپی دووەم بڕۆن بۆ گروپی سێ ئەمە تقریبان 45% ئیشەکانمان کردیا بەڵام ئەگەر بگەینە 65 لەو مەرحەلەیە خۆی ئەنی بە دیجیتال بوونێکی زۆر مەرحوز و بەرچاوە ئەوەی کە ئەتوانم پێتان بڵێم ئەوەیە کە ئەو خێرایی کە تا ئێستا بووە بەهۆی ژێرخانەوە بۆ ئەوەی کە لەمە دوو ئەیبین زۆر خێراترە ساڵی 2021 دەگاتە ئەم ڕێژەیە 65%. کۆتایی دەستپێکی 2022 کۆتایی 2021 ئەتوانم وا بڵێم زۆر باش هاوکارانم راپۆرتێکی مەیدانی و بنکۆڵکاریان دروست کردووە لەسەر داتا سنتەر و بەشێک لە میکانیزمی کارکردنی فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری دەرفەتم دێ با پێکەوە ببینین لێرە کارکردن لە بینای داتا سنتەری سەر بە فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامی هەیە و کۆمەڵێک تایبەتمەندی زۆر جیاوازی لە خۆی گرتووە هەموو ڕێگای گیراوەتە بەر بەوەی وا بکە هیچ هۆکارێکی سروشتی و ناسروشتی کاریگەری نەبێ بۆ تێکچوونی ئەم شوێنە لەوانە دابینکردنی شوشە و دەرگا و کەرستەی دژائەگر و فیشەک و دابینکردنی کارەبایکی بەردەوام و پێویست و دیزاینکردنی بینایی داتا سنتەر بە دیزاینێکی تاوە خۆماڵی داتا سنتەری سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە دەبێتە ناوەندی کۆکردنەوەی هەموو داتای حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە لە ڕێی ئەو داتا سنتەرە مەرکەزیەوە خزمەتگوزاری پێشکەشی بە هەموو دام و دەستگایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ئێرە شوێنێکی زۆر تایبەتە بە ستانداردی نێودەوڵەتی دروستکراوە کە ئێمە پێی دەڵێن تیەر 3 گرنگی پرۆژەکە لەوەدایە کە کۆستێکی زۆر ینی پارەیەک یەکجار زۆر دەگەڕێنێتەوە بۆ حکوومەت کە ئەوەش یەکێک لە ئەجەندای سەرەکی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە مەشروعە لەژێر چاودێری ڕاستەخۆی ڕێزدار سەرۆک وەزیران دەبێتن ئێمە بەڕاستەوخۆ راپۆرت بوو بە ڕێزیان دەنێرین لەسەر پرۆگرێس و پێشوەچوونی پرۆژەکە
ئاکامەکانی شێوازی جێبەجێکردنەکانی ستانداردە نێودەوڵەتیەکانی هەمویان جەنابیان زۆر بە تەفاسیل و بە دیتێڵەوە چاودێری مەشروعەکە دەکەن زۆر لەلایەن گرینگە چکە دەزانن سەرکەوتنی دیجیتال ترانسفۆرمیشن ئەمە یەکێک لە قۆناغەکانێتی یەکێک لە ژێرخانەکانێتی بینایەکە یەک لە ئاساسیترین قۆناغەکانی بینایەکەی ئەوەیە کە ئێمە لە دوو سەرچاوەی کارەبامان هەیە لەگەڵەوەی کە سێ سەرچاوەی لە ڕێگای دابینکردنەوەی مۆلیدا بۆ ئێرە دێتن دیوارەکانی لە ئەساسی دروستکردندا بە شێوازێکی تایبەتە هەم لە ڕووی مەوادی بەکارهاتووی بینای وەکو کۆنکرێتە وەکو شیشەوانە مەوادی تایبەتمان لە فەڕەنسا ڕاهێناوە بۆەوەی کە بتوانین دیوارەکە بپارێزین لە هەرنەوە بابرین هێرشێک کە دەکرێتن بۆ سەر ئەو شوێنە چکە دەبێتە ئێرە دەبێتە دڵی هەموو حکوومەت لە ڕووی سیستەمەکانی ئەلەکترۆنیەوە دیجیتال ترانسفۆرمیشنەوە هەروەتر لە ڕووی چاودێریەوە ئێمە سنتەرێکمان هەیە بە نێوی نێتوەرک ئۆپڕیشن سنتەر دەگە سکیوریتی ئۆپڕیشن سنتەر کە ڕۆژانە 24 ساعات چاودێری ئێرە دەکرێت. تایبەتمەندیەکانی داتا سنتەری فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان یەک داتا سنتەری حکوومەت بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە چاودێری و پشتگیری لێ دەکرێت. دوو ئەم داتا سنتەرە لەسەر ستانداردی نێودوڵەتی تیر 3 دروست کراوە واتە بە شێوەیەکی بەردەوام کارا و پارێزراو دەبێ. سێ بە شێوەیەکی بەردەوام و بێ لە کارکەوتن بەردەست دەبێ ئەمەش بەهۆی چاودێریکردنی داتا سنتەرەکە لە هەموو شوێن و کاتێکدا لەلایەن تیمی تایبەتمەندی سەر بە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری. چوار بەکارهێنانی بەرزترین کوالەتی لە کەلوپەل و کارستەی تایبەت بە دامەزراندنی داتا سنتەر ڕەچاو کراوە. 5 ئەم داتا سنتەرە دەبێتە شوێنێکی ناوەندی بۆ کۆکردنەوە و پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانی حکوومەت بە شێوەیەکی گشتی کە دەگاتە نزیکەی 300 خزمەتگوزاری. 6 دامەدەستگاکانی حکوومەت دەتوانن خزمەتگوزاریە ئەلکترۆنیەکانیان لەم داتا سنتەرەوە بەردەست هۆست بکرێ. حوت لە ڕێگەی ئەم داتا سنتەرەوە خزمەتگوزاریە جیاجیەکانی دامەدەستگاکانی حکوومەت بە یەکەوە دەبەسترێنەوە. یەکێک لە کارە گرنگەکانی دیکەی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری سەرپەرشتیکردنی .krd-ە باواتای بەشی دوایینی هەر سایتێکە دوای خاڵەکە دێت کەوا لە ساڵی 2013 کەوتەکار و یەکەمین هەنگاو بوو بۆ ڕێخستنی سایتە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. تایبەتمەندیەکانی .krd پێگەی کوردستان لە جیهانی ئەلکترۆنی چەسپاند خزمەتێکی گەورە پێشکەش دەکات بە کارتی خوێندن و پەروەردە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی خۆڕایی دەدرێت بە زانکۆ و پەیمانگاکان و خوێندنگاکانی حکومی و ناحکومی. سوودی بۆ کەرتی گشتی بە دوو جۆرە بۆ کۆمپانیا ناوچەیەکان لەوەدایە کە ڕاستەوخۆ کۆمپانیەکان دەبەستەیە بە سنووری کوردستانەوە بۆ کۆمپانیا نێودوڵەتیەکان سوودی هەیە لە بواری ڕێکلام و مارکتین. .krd وەک ناسنامەی دیجیتاڵیە بۆ هەموو کوردێک کە دەیەوێت شانازی بە ناو و کەلتور و نەتەوەکەی بکات. پێش .krd ئەگەر تەماشای سایتەکانی حکوومەت بکەین پەرتەوازەیەکی پێوە دیار بوو لەبەرەوەی سایتمان هەبوو فەرمانگەی حکومی .org بوو .com بوو .net بوو نەدەزانی ئایا ئەو سایتە فەرمیە یان فەرمی نییە هەر کەسێک دەتوانیتن دۆمینێکی .com تۆمار بکاتن و دووسێ لۆگەی حکوومەتی پێوە دابنێتن و بە کەیفی خۆی زانیاری پێ بڵاو بکرێتەوە. بەڵام لەگەر .krd کە وەبسایتێک دەبینی .krd دەزانی ئەو وەبسایتە فەرمیە پرۆفشناڵە داتایەکانی و زانیاریەکانی ناوی زانیاری حکوومەتە. لەم کابینەیەدا سەپۆرتێکی زۆرمان هەیە لە وەکو .krd وەکو فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری بە شێوەیەکی گشتی زیاتر تێگەیشتنێک هەیە لە ئەهمیەت و فایدەکانی ئەو دۆمینی کوردیە زیاتر پێوەی دیارە و زیاتر بایەخی پێدەدرێتن. بەکارهێنانی تەکنەلۆژیا نەک هەر بەتەنیا کارایی و شەفافیت لە کاروباری حکوومەتدا زیادەکە بەڵکو یارمەتی حکوومەتیش دەدات بۆ بە دیجیتالکردنی خزمەتگوزاریەکان و باشترکردنی کۆڵایەتی کە هاوشانی وڵاتە پێشکەوتەکانی دنیا بێت. بەڵێ کاکیواوەی کە کاروان ڕەحمانی هاوکارم پیشانی داین بەشێک بوو لە کارەکانی داتا سنتەر خۆتان ئەوە دەزان کە هەممان دەزانین کە داتا سنتەر یەکێکە لەو شوێنانێک کە پێویستە لە دام و دەستگاکان هەبێت بۆ کۆکردنەوەی زانیاری و ئەو کۆمەڵە شتێکە وا بەستەی داتا سنتەرە بەڵام ئەوێت لەسەر زاری تۆ بزانم بۆچی داتا سنتەر لە حکوومەتی هەرێمی کوردستان گرینگە. لە
با لە دوای ئەوەی کە خزمەتگوزارەکان ئەبن بە دیجیتالی و ئەلکترۆنی بەردەستبوون و پارێزراوبوونی داتا و بەردەستبوونی خزمەتگوزارەکان ئەبێتە شتێکی ضروری، یعنی لە حالەتێکە خزمەتگوزارێکی دیجیتالی ئەگەر بەردەست نەبوو ئەو ڕۆژە حکوومەت هیچی پێ ناکرێت. هەروها پاراستنی زانیاری هەستیاری حکوومەت وی خەڵک ئەبێت لە شوێنێکی وابێتن کە دڵنیا بینەوە کە ناکرێت دەست خەڵکێک کە نابێ ئەو داتانان هەبێتن. لە هەموو دنیا لە هەموو ئەو وڵاتانێکی پێشکەوتون هەر حکوومەتێک یان خۆی خاوەنی دوو سێ دێتا سنتەرە یان لە وڵاتان کە زۆر پێشکەوتون مثلا لە ئەمریکا ئەدرێتە ئەو کۆمپانیایی کە تایبەتن بە بوارانەوە دوو سێ دێتا سنتەر تایبەت بۆ حکوومەتەیە. یعنی هەمویان سەرچین یانی کۆمەڵێکیان باکئاپیەوەی ترکەن. خۆی بە پێناسا تۆ دێتا سنتەرێکی سەرەکیت هەیە یان دوو دێتا سنتەرێکیت هەیە و چەندین دیزاستەر ڕیکۆڤریت هەیە. دیزاستەر ڕیکۆڤری یانی بۆ ئەوەی کە تۆ لە کارەساتێک بتوانانی بەسەرعی نەخەلبی بێ ئەوەی کە خزمەتگوزاریەکەت خەڵک هەست پێ بکات کە نەمەیە دێتا سنتەرێک بۆ نمونە بنئاوەکەوێت یان قاسفەکرێت لە حاڵەتێکی زۆر تایبەتە یان بۆ مەلەرزەیەک دێت تێکیدات ئەبێت دێتا سنتەرێکی تر ئەوە باکئاپ کاتن بێ ئەوەی کە خزمەتگوزاریەکەیت و هەرێمی کوردستان ئەوەتان هەیە ئەوجە لە هەرێمی کوردستان شوێنەکەم پێ بڵێت چکە مادام سکوریتە شوێنی دوومان پێ مەڵە بەڵام هەیە ئەمەین دێتە بزەبت مین دێتا سنتەرمان هەیە و دیزاستە ڕیکۆڤریشمان هەیە. ئەوە پێش ئێستانە بوو ئەوە لە کابینەی لەو کابینەیە هاتوتە کایەوە کە تاوکراوە بۆ گرنگە هەموو خزمەتگوزار هەموو زۆربەی هەرە زۆری دامەدەستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان یەک مشکلی زۆر سەرەکیان هەبوو لە ڕابردوو هەمویان هاوڵیاندا و هەندێک خزمەتگوزاری بە ئەلکترۆنی بکەن بەڵام دوای فترەیەک دوای ساڵێک و نیوێک چونکە سەرڤەرەکانیان لە ناو ژوورێکە لە ناو وەزارەتی خوان داناوە لە ژوورێکە و نازانم چی پاراستنی و سیستەمانە پێویستی بە کارەبای بەردەوامەیە پێویستی بۆ هەیە بێتن ئەبێ سیستەمەکان ئەبێتکەنەوە ناتوانین تۆ بۆ 200 خزمەتگوزاری حکوومەت 200 سەرڤەر و مشتە بێتن کەواتە ئەبێ یەک جهتی مرکزی بەرپرس ئەو خزمەتگوزاریە پێشکەش بە دامودەزەکانی کە بکات کەواتە لە یەک شوێن بە مواسەفاتێکی جیهانی تایبەت کە پێڵەن تیرسری ئەوەی کە دامانەوە تیرسریە هەمووی لە یەک شوێن کۆکەیتەوە و ئەوە خزمەتگوزاری پێشکەش بە وەزارەتەکان کات بۆ ئەوان مەجبور دەبن خەم لەو بابەتە کاکیوە لە دنیادا لە تەک داتا سنتەر و دیجیتال و دیجیتالی زانیاری و ئەوانە شەڕێکەکەی هەیە پێ دەڵێن شەڕی هاکەرەکان لە هەرێمی کوردستان ئەو داتا سنتەری ئێوە لە ڕووی هاکردنەوە پارێزراوە و حیمایەتی باشەکرێن پارێزگارێکی باشەکرێن چۆن بوونی دەتا سنتەر گرنگە بۆی تۆ بتوانانی خزمەتگوزارێکی ئەلکترۆنی بە بەردەوامی پێشکەشکەی بوونی سایبەر سکیوریتیش زۆر گرنگە بۆی تۆ بدڵنیابی کە تۆ خۆت پارێزراوی لە محاولەتانە تۆ هەر کە چوتە ئۆنلاین ئۆتۆماتیکیان تۆ هەدەفی هەموو وڵات وایە ئەمریکا وایە رووسیا وایە چین وایە کەواتە یەک تۆ ناتوانانی خزمەتگوزاریەک ئۆنلاین نەکەی بە بیانووی ئەوەی کە احتیمالە هاک بکرێت کەواتە تۆ ئەچیتە ئۆنلاین بەڵام لە عینی کات ئەزانی خەتەریەتەکانشی چین و بەرامبەر ئەو خەتەریاتانە ئەبێت تیمی تایبەتی خۆت سیستەمەکان بپارێزێت تاوان لە دنیای تەکنۆلۆژیا هەر تەکنۆلۆژیە کە دێتە کایەوە ئۆتۆماتیکیان مجموعە سکیوریتی پرۆتۆکۆلی لەگەڵە یعنی تۆ ئەگە بە دروستی تەعامل لەگەڵ تەکنۆلۆژیا بکەیت تۆ پارێزراوی سەتانەوەتی حالەتەکان کە تۆ تووشی کێشەیەکی سایبەر سکیوریتی ئەبێ غەڵەتی خودی خەڵکە نەک غەڵەتی تەکنۆلۆژیەکە کەواتە دانانی تیمێکی سایبەر سکیوریتی و استراتیجیەک لە بۆ سایبەر سکیوریتی شتێکی زۆر تایبەت بێگومان خۆتەزانی کاکیوە لە هەرێمی کوردستان وەکو باقی شتەکانی ترکە وابەستەی تەکنۆلۆژیان داتا سنتەر و حکوومەتی ئەلکترۆنیش نوێیە یعنی زۆر زار لە مؤسسەی ئیعلامی دەبینین ینی کاتێک کە مۆدیلێکی نوێی تەکنۆلۆژی دێت پێویستی بە توانایەکی مرۆیی هەیە بۆ ئەوەی پێی بوێرێت یانی کەم بیپارێزێت و ئەو توانە مرۆیە گرانە مەبەستم لەسەر ئەوەیە پرسیارەکەی مشڕک لەسەر ئەوەیە ئایا توانای مرۆیەکی وا لە بارمان هەیە لە هەرێمی کوردستان کە تحملی و سکوریتی بکات کە خۆت فەرمووت تحملی پاراستنی ئەو داتا سنتەر و ئەجزیە تەکنۆلۆژیانە بکات یان بە شێوەیەک لە شێوەکان با بڵێن ئەو زانیاریانە بپارێزێت و نەکەونە بەر ڕشێفی هاکەوە ئەوەی کە جەناوت باس کرد زۆر تەواوە تەسەوەر کە تۆ ئەگەر 300 سەرڤەرت هەبوو لە شوێنی جیاژدا ئەبێ 300 تیمش هەبێت کەوانە بپارێزێت کە کۆدکردنەوە یەک دێتە سنتەری سەرەکی و دیزاستە ڕیکۆڤەرتە بووی یەک تیمی ڕێکۆپێک پێویستە کە ئەوانە هەمووی بپارێزێت و ئەوە ڕەچاوکراوە لە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری ئەو تیمە ئامادەکراوە لەگەڵ ئەو جیهاتانەی مختصی دەرەوە کۆمپانیەکانی دەرەوە جیهاتی ئینتەرنێتی مؤسساتی دەرەوە کە مختصن بە سایبەر سکیوریتی تەنسیقی تەواو هەیە لەوە دڵنیایت ئەدەمێت کە ئێمە ئەو کاتی ئەو دێتە سنتەر دەستبەیش بکات لەسەر مواسەفاتێکی جیهانی ئیشەکەات
ئێمە بە ئیشی ناخین تا ئەوەی دڵیانە بینەوە لە ڕووی سکیوریتیش. مەبەستمە لەسەر .krd قسە بکەین جگەلەوەی .krd یان ئەو KRD شوناسی کوردبوون و کوردستانی بوون پیشانی دنیا دەدات لە ڕێگەی تەکنەلۆژیاوە یان لە ڕێگەی ئۆنلاینەوە ئەمەوێت بشپرسم جگە لەم گرنگجی KRD لە چدایە؟ بێجگەلەوە کە .krd وەکو جاناوت باست کرد ینی هێمایەکی نیشتیمانی و سەربەرزیە بۆ کورد کە لە ئەگەر هیچ نەبێتن لە دنیای مەجازی ئێمە سەر بەخۆین یانیەوە فەخرێکە بۆ فەرمانگەی ئێمە چەندە لە ڕووی میدیایەوە زۆر ئەو کاتێک کە دروست کرد لێ تێنەگەشتن و احتیمامی پێ نەدرا بە خۆشحاڵە لەم K24 ئەدڤەرتایزمنتەکەی مەی بڵاو کردەوە بە خۆڕایی ئەوە سوپاسی K24ەکەم بەڕاستی. سیرکەن ئێوە هەر خزمەت گوزارێکی ئەلکترۆنیکە بۆ خەڵک دەستەبەرەکان لە ڕێگای ئادرێسێکی وا ئەبێ بەردەستیکەن وانە؟ بەڵێ باش ئەگەر .krd نەبووایە من چ دومێنەکەم بەکارهێنا بێ بۆ نمونە جەنابەت سەری با بڵێن ئەچیت سەردانی وەزارەتی تاپۆکەی خزمەت گوزارێکی ئۆنلاین هەیە چم بەکارهێنا بایە krg.com یان .iq یان .net یان وەکو وڵاتانی تر کە .uk .se یان هەیە وڵاتی خوان هێماکی خۆت هەیە ئەمە لە ڕووی مەجازیەوە گرنگترین .krd ژێرخانە ژێرخانەکەش بەس بۆ دابینکردنی دومین و ئادرێسە زیاتر لەوە نییە پێناسێک ئەداتێ چۆن لە سوید لە بەریتانیا بەکارێتەوە هەمان ڕۆڵ ئەمە لە ڕووی مەجازیەوە و لە ڕووی سیمبولەوە جگەلەوەش لە ڕووی میکانیزمی ئیشکردنەوە بۆ نمونە ڕەنگە یعنی ئەمە تەنها بۆ یارمەتیدان بێت ڕەنگە کەسێک نەتوانێت شتێک بەناوی حکومەت دروستکە کە ئاخرەکەی وشنێتە خۆی ئەمە ناپارێزە بتوایە سیرکەن ئێمە سێ زۆنمان هەیە ناو .krd زۆنێکمان هەیە بە ناوی gov.krd کە بەس دام و دەستگاکانی حکوومەت هەر کەس هەر جیهاتێکتان دیت کە دۆمینەکەی gov.krd بوو ئەتوانی متمانەی پێ بکەیت چونکە ئێمە ئەو دۆمینەمان پێداوە هەر جیهاتەکە دیت کە edu.krd بوو کە زۆنی دووەممانە ئەوە موئسسەیەکی بڵێن پەروەردەیی هەرێمی کوردستانە چ زانکۆ چ مەکتەبەکان بۆ نمونە دەربارەی خوێندن زانکۆی ئەمریکی دووهۆکیان زانکۆی ئەمریکی سلێمانی گەستەکە نووسراوە ئاخیرەکەی AUS بۆ نمونە .edu.krd یان auk.edu.krd ئەوەش ئۆتۆماتیکای متمانەی پێەکەی کە حکوومەتی هەرێم بە فەرمی ئەو موئسسەی قبوڵ دەکات زۆنی سێم فریە هەر کەسە کە کوردی خۆش بوێت هەر کەسێک حەز بکات کە بزنسێکی هەیە دام و دەستگاکی کولتوری هەیە یان بەخۆی یەکو شخص ئەتوانێت ئەو دومینە لە ڕێگای ئینتەرناشنالەوە بکرێت ئێمە ڕاستەوخۆ دومین نافرۆشین ئێمە بە پێی قانونەکانی نێودەوڵەتی ئایکان ناتوانین دومێنێک بفرۆشین بەڵام هەموو ئەو موئسسە نێودەوڵەتیانە کە لەگەڵ ئێمە ئەقتیان هەیە لە ئەمریکا لە بریتانیا ئەتوان بە ئاسانی و دومینە جەناب دەتوانانی زۆر بە ئاسانی ڕاگاز.krd بخۆ دەستەبەر بکەیت بێ ئەوەی کە بگەڕێ لای ئێمە بەڵام کە ئیدیوت پێویست بێت ئەبێ بێ لای ئێمە کە زۆر پێویست 2020 بە سەرپەرشتی و ئامادەبوونی مەسرور بارزانانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێر ڕێوڕسمی ئیمزاکردنی گرێبەستێک لە نێوان وەزارەتی ناوخۆ گروپی میول باوەڕ ئیمزاکرا لەسەر بواری بە دیجیتالکردنی خزمەت گوزارەکان کە زیاتر هاتوچۆ ئەوانەی گرتەوە منەمەوێت ئەمە وردە بیانکەینە پرسیار یەکەمیان لێکەوتەکانی ئەو گرێبەستە لە بواری هاتوچۆ و ساڵنامە و مۆڵەتی شوفێری بەچگەشت ئەوە یەکێک لەو کابینە یەکێک لە باشترین وەزاراتی ئێمە وەزارەتی ناوخۆیە کە باڕۆیەکی زۆر ڕێکوپەیەکی دیجیتالی ئەڕوانێتە خزمەت گوزارەکانی و ڕسمان داوای لە فەرمانگە ئێمە کردو کە یارمەتیان بدەن ئێمە ئەوەی کە لەگەڵ وەزارەتی ناوخۆیەکەین خزمەت گوزاریەکە پێشکەش بە وەزارەتەکەین پرۆژەی بە دیجیتالکردنی مۆڵەتی شوفێری و سەنەوی سیارە یەکێک لە پرۆژانەیەکە بێجگەلەوەی کە ئەو پرۆسێت هەموو بە دیجیتالی ئەکات و بێ خاوانی مۆڵەتێکی نێودەوڵەتی شوفێریانی وەکو لە فۆرمات و ڕێکوپێکەکەی هەروە ئەبێتە ئەساسی داتابیسی دانیشتوانی هەرێم چونکە ئێمە ئەبێت لە کۆتەیە لە هەموو سەرچاوەکانی جودا ئەبێت داتابیسێکی ناوەندیمان هەبێت بۆی بزانین چەند کەس لە وڵاتە ئەژێت بۆی کە ویستمان سەرژمێری بکەین بتوانین زۆر بە ئاسانی ئەو سەرژمێریە لە ڕێگای داتابیسەکانی جودا بکەین پێویست ناکاتن 10 ساڵ بوەسی تا سەرژمێری کەواتە ئەوە کاری وەزارەتی پلاندانانی ئاسان دەکات کاری وەزارەتی پلاندان دروستکردنی ئەو داتابیسە لە سۆرسە جیاکانەوە و ئەو پرۆژەی وەزارەتی ناوخۆ یەکێک لەو پرۆژە گرنگانەیە کە بێجگەلەوەی کە مۆڵەتی شۆفێریەکە بە ئەلکترۆنی و دیجیتالی بناغی ئەو سیستەمانەشمان بۆ ئەراخسێنەدانێت کە تو بتوانی وڵاتێکت بەرە وڵاتێکی کامل دیجیتالی بوو و حتا بەڕای من ینی ئەوەی کە دەراویشتەی پرۆژەکە لە خودی پرۆژەکەش بۆ لای منەوە گرنگترە
و بۆ جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی وەزیری زۆر گرنگە کە ئێمە ئەو پرۆژێ لە عینی کات کە ئەیکەین بۆ بابەتە بەڵام ئەو پرۆژەیە بە 100 میلیۆن دلار بەڕ ئەگە زیاترش نەبێتن یارمەتیمانەدە لە چەسپاندنی پرۆژەکانی دیجیتالی. سەبارەت بە هەموو هاوڵاتیە هەرێمی کوردستان پێویستە ناسنامەی دیجیتالی هەبێت ئەمە گەشتۆتە چێ ناسنامەی دیجیتالی. ناسنامەی دیجیتالی ئێستا باسم کرد وتمان لە سەرچاوی جودای سۆرسەکان یەکێ لەو سۆرسانە بوون منەیان سەرچاوانە تۆماری بایۆمتری موچەخۆرانی حکوومەتی هەرێمەکەمە تقریبا ملیۆنە و 200,000 کەسمان ئەمە دواتر بەشێکە لە پرسێکە بەزەبت جەقازم ئەوانە هەموویان زۆر لە پرۆژەکانی ئایتی هەموو پرۆژەنە یەکتری یەگرن پێگەوەستراونەوە بڵێ پێناسی دیجیتالی هاوڵاتیان ئێستا کار من لەگەڵ جەناب قساکەم ئێمە لە ڕووی سیستەمەوە تقریبان گاندونمەتە قۆناغی کۆتایی وەکو سیستم ئەمێنێتەوە ئەو داتانەی کە بۆ دێ هەموو داتایی پرۆژەی بایۆمتری ئێستا هاتوتە ئەوێ ینی ئێمە لە کۆتایی هەفتەی داهاتوو 9 میلیۆن ناسنامەی دیجیتالیمان ئامادە ئەبێت بە هاوڵاتیان ئەو هاوڵاتیان تاوان لە قۆناغیەکە موچەخۆرانی حکوومەتی هەرێمن کە فەرمانبەرن چۆن تعامل لە گاندنی بە خەڵکەکەین هێشتا بڕیاری نەدراوە بەڵام وەکو سیستم تقریبان تەواو بووە سەرچاوی دووەمی ئەبێتە پرۆژەکانی ترین بۆ نمونە مۆڵەتی شوفێری و ئەوەی کە باسمان کرد ئەوەش سۆرسێکی سەرەکی دووەمە کە لەگەڵ ئەوە یەکە گرێتەوە کە بۆی بتوانین ئەو دێتابیسە سەرەکیەی دیجیتالی نیشتیمانی هاوڵاتیان دابەزرێت. زۆر باش. دوا تەوەرە لەسەر ئەو کۆبوونەوەی 25/11 2020 کامێت لە جەنابتان پرسم پرسی زیادکردی بێگومان کاتێک کە تەکنەلۆژیای ینی دیجیتالی دێتە ناو کار و ڕاهیکردنی مامەڵی هاوڵاتیان بە شێوێک لە شێوەکان خەرجی کەم دەبێتەوە داهاتی زیاد دەبێت لەگەڵ ئەوە لە دەرەوەی ئەو مەفهومە چیدی کە دەکات یان چۆن دەکرێت داهات زیاد بکرێت لە ڕێگەی حکوومەتی دیجیتالیەوە باسی ئەو پرۆژەی تایبەت دەکەی ئەوەی جە ساقی سەنەوی بە شێوەیەکی گشتی توانێت بە شێوەیەکی گشتی ئیجازەی ساقی و سەنەوی کە بە دیجیتال دەکرێت ڕەخسێنەری پێناسەی دیجیتالی هاوڵاتیانە پێناسەی دیجیتالی هاوڵاتیان کە بوو تۆ ئەتوانی پرۆژەکانی دیجیتالی کە هاوڵاتی سوودی لێبین ڕاستەوخۆ دەستەبەر بکەیت تا ئەوە نەبێت ئەو پرۆژە ناتوانانی جێبەجێ بکەیت کە پرۆژەنە جێبەجێ کرد ئۆتۆماتیکیان هەر ئیشەکە پێش ئێستا بە وەرەق کراوە و بە سەردانی هاوڵاتی بۆ شوێنی کراوە بەبێ وەرەق و لە ماڵی خۆیەوە ئەنجامەدات یعنی ئەگەر بڵێم لە ڕووی چەند پارەمان بۆ گەڕێتەوە یان بۆ هاوڵاتی گەڕێتەوە ڕەنگە نزیکەی 75% خەرجەکان کەمەکاتەوە باش خەرجەکانی دیار و نادیار هاوکێشەی نێوان ئەوەی کە فەرمووتان حکوومەتی ئەلکترۆنی و بە دیجیتالکردنی خزمەت گوزاریەکان لەگەڵ مامەڵەی هاوڵاتیان ئەگەر پەیوەندیەکی هاوتەری بێت ئەوە بەمانایەک لە مانایەکان تاوەکو ئەم بە دیجیتالکردنی خزمەت گوزاریەکان زیاتر بێت ڕۆتین کەم دەبێتەوە ئەمێت لێت بپرسم پەیوەندێک لە نێوان کەمکردنەوەی ڕۆتین و دیجیتالی خزمەت گوزاریەکانی خۆی ئێمە دوو جۆرە ڕۆتینمان هەیە ڕۆتینی باش هەیە و ڕۆتینی خراپ هەیە ڕۆتین ئەوەیە تو شتێک بە شێوازێکی تایبەت هەمڕۆژ دووبارەکەیتەوە بەڵام ڕەنگە ڕۆتینێکی باشە باس ڕۆتینی خراپ بکەیت هەر خزمەت گوزاریەک پێش ئەوەی کە تۆ بە دیجیتالی بکەیت تۆ ئەبێ یەکەم جار سەیری ئەو پرۆسێکی بزانانی ئەو پرۆسەیە بەخۆی تەواوە یعنی ئایا بەڕاستی پێویستە شخصێک سەردانی 20 ژوور بکات بۆی معاملێک بکات ئەگەر تو هەر ئەوە بی بکەیتە دیجیتال کەواتە بە دیجیتالیش 20 مەرحەلەیە ئەو کارە مەرحەلەیەکەم ئەوەیە کە تۆ ئەو پرۆسەیە یەکەم جار ڕێک بخەیتەوە بڵێ کاکە ئەو پرۆسە کە 20 ژوورەکە نە ئەو پرۆسەیە ئەتوانین بیگۆڕین کە شخصەکە سەردانی بەس 2 ژوور بکات دوای ئەوە ئەکرێت بە ئەلکترۆنی کەواتە لە بە دیجیتالکردن ئۆتۆماتیکیان تۆ ڕوتینی خراپ نابی بێڵی ئەو گەندەڵیش کە ناتهێشت کە سیستم لەگەڵ خەڵک تعاملی کرد سیستم ڕەشوە وەرناگرێت سیستم واستە قبول ناکات و سیستم داتاکاری ناشارێتەوە ئەمە نمونێکی ئاسانتان بۆ بێنم باش حکوومەتی هەرێم هەستا لەو کابینەیە بە دیجیتالکردنی داواکاری خەرجی دامەدەستەکانی حکوومەتی هەرێم پێش ئێستا داواکاری خەرجی کاکرا لە وەزارەتێکەوە بۆ وەزارەتی دارایی لەو بینە حکوومەت هەر نەیەزانی چ داواکاریە کراوە لە مستەوای بەرز ئەڵێم کە حکوومەت ئاگالی نەبوو ئەو داواکاریە ڕەفزە کراوە یان موافقاکرا ئایا دروست بوو دروست نەبوو هیچ زانیاریمە لەسەر نەبوو لەوە خراپتر هیچ زانیاریەک لەو معاملە و لەو موافقەوەیان ڕەفزە نەهاتەوە بۆ حکوومەت کە حکوومەت بزانێت بەسەن ئەو ساڵات چەند داواکاری کراوە بۆ ئاو چەند داواکاریکراوە بۆ خەڵات چەند مۆلیدیان داواکراوە چەند ئێرکۆندیشن داواکراوە چەند موافقە کراوە چەند موافقە نەکراوە هیچ بەرچاوڕوونی نەبوو بە جێبەجێکردنی ئەو سیستەمە ئێستا هەر داواکاریەک بۆ بەرپرسە گەورەکان بەرچاویان ڕۆدا
کامە وەزارەت داوای کام خەرجی کردووە وردەکارەکانی خەرجی چییە کامە فەرمانبەری وەزارەت ئیشی لەسەر کردووە کامە فەرمانبەری وەزاردارایی ئیشی لەسەر کردووە بڕیاری کۆتایی چی بوو و هەموو هامیشەکانیش و هەروەها داشبۆردێکی مەرکەزیمانەیە کە ئێستا ئەتوانم بڵێم کاکە ئەمە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندە میلیارد دینارە داوا کراوە بۆ ئاو و موافقە کراوە یان کۆی گشتی پارێکە داوا کراوە چەندی موافقە کراوە کامە فەرمانبەر زیرەکتر بووە کامە داواکاری خەرجی جێبەجێ نەکراوە هۆی جێبەجێنەکەنەکەی چی بووە ئەوە بەخۆی ئۆتۆماتیکیان گەندەلی لە پرۆسە ناهێڵێت لەوانەشە هەرجگە لەوەش ئەوە بێتەوە کارێک بۆ وەزارەتەکانی وەکو کشت و کاڵ و وەزارەتی ناوخۆ و خاڵە گومرجەکان کە ئەم پسوولانە جارێککە بە ئەلکترۆنی بکرێن بەشێکە لەوەی کە گەدڵی کەم بێتەوە زۆر جار لەو ئەو سیستەمانە بە دیزانی خوان ئەو سیستەمانە کە ڕێگری ئەەکەن لە خەرجکردنی زیادە و تابان کەواشی لێت خەڵکانێک دژی ئەوەستن خەڵکانێک خۆشیان ناوێت چونکو سیستەمەکە خۆی سیستەمێکی کۆنتترۆلکردنە نەک سیستەمێکی بەخشینی پارەیە بۆ حکوومەت سیستەمێکی گرنگە کە ئێمە بزانین بەڕاستی چەند پارە سەرفەکەین چونکە پارەیە ئەمە پارەیەکی زۆرمان پێویستە کە لە پرۆژە گرنگەکان سەرف بکرێت لە هاوڵاتیان سەرف بکرێت لە مادارس و خەستەخانەکەمان سەر بکرێت ئەگەر بتوانین ئێمە 50 میلیۆن لە پرۆژەیەک ڕابگرین ئەو 50 میلیۆنە چونکە خۆ یەک گیرفانە حکوومەت گیرفانەیە ئەو بگەڕێتە شوێنتر کەواتە ئۆتۆماتیکەن حکومڕانیکەت حکومڕانێکی ساغڵامتر و ڕێکبکتر کەواتە ئەتوانین بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئیرادەیەکی باشی هەیە بۆ ئەوەی کە بەڕاستی حکوومەتی دیجیتاڵی زوو خێراتر وەکو ئەو ئایپادی بەردەستت بکەوێتە بواری جێبەجێکردن و سیماکانی بینی هیچ کاتێک حکوومەتی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی ڕوئیە و جدیبوونەوە بەبێ شک لە پێشەوەی وڵاتانی دراوسەی خۆیەتی زۆر باش راپۆرتێکی تر ئامادەیە لەسەر بایۆمەتری و بەشێکی تر لە کار و چالاکیەکانی فەرمانگەیەوە با پێکۆی ببین. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کار دەکات بۆ بە مۆدرنکردنی خزمەتگوزاریە حکوومیەکان و بەهێزکردنی ژێرخانی تەکنۆلۆژیمان و سەرنجام وردە هەنگاونان بەرەو ئەوەی واز لە مامەڵەی کاغەزی بهێنین. ئەموتانە بەروارەکەی بۆ ڕۆژی 25 یانزەی 2020 دەگەڕێتەوە کاتێک بە سەرپەرشتی و ئامادەبوونی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێر ڕێوڕسمی ئیمزاکردنی گرێبەستێک لە نێوان وەزارەتی ناوخۆ و گروپی میول باوەری ئەڵمانی بەڕێوەچوو لە بواری بە دیجیتالکردن و خزمەتگوزاریەکان بە تایبەت هاتوچۆ و تۆمارکردنی ئۆتۆمبیل و مۆڵەتی شۆفێری و چەند خزمەتگوزاریکی دیکە ئیمزاکردنی ئەو گرێبەستەش بەشێکی گرنگ بوو لە هەنگاو و هەوڵە بەردەوامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناو چاکسازی و مامۆدێرنکردنی خزمەتگوزاریەکانی حکوومەت لە سەرانسەری هەرێمی کوردستاندا. فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری بەرزترین دامەزراوەی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ خزمەتگوزاریەکانی دیجیتال و ئەلکترۆنی کە دامودەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشیان دەکەنیان بەکاریان دێننەوە. کاری فەرمانگەکە بریتیە لە سەرپەرشتیکردنی پرۆسی بە ئەلکترۆنیکردنی خزمەتگوزاریەکانی سەرجەم وەزارەتەکان، داڕشتنی ڕێنمایی لەسەر شێوازی کارکردن و چاودێری و هەڵسەنگاندنی کەم و کورتەکان و کۆمەڵی گوردەکاری دیکە. هاتوینە تام هۆبەیە لە ناو فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری کەوا کۆمەڵێک پسپۆڕ و شارەزای ئایتی کاری تێدا دەکەن. کاریان بریتیە لە سەرپەرشتیکردن و بەڕێوەبردننی پۆرتاڵی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان gov.krd کۆکردنەوەی زانیاری لەسەر ئەو خزمەتگوزاریانەی کە بڕیاری بە ئەلکترۆنیکردنیان بۆ دەردەچێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە، شیکردنەوەی زانیاریەکان، ڕێخستنیان و ئامادەکردنیان بۆ گەشەپێدان، داڕشتنەوەی خزمەتگوزاریەکان و ئامادەکردنی بۆ خزمەتگوزاریەکی ئەلکترۆنی. ئەوە یەکێک لە ئیشە گرنگەکانی کابینەی تازەیە بۆ خزمەت بۆ خەڵک و سەرویسەکان ئاسان بکەین. پلانە درێژەکەمان خزمەتگوزاری بۆ خەڵکە ئەمانەوەی یارمەتی خەڵکی کوردستان بدەین، ئاسانکاری ببێ، نەڕواتە بنکەکانیان وەزارەتە ئیشەکەی بڵێن لەوانەیە ئیشێکی ئاسان بێ بە 1-2 ڕۆژە تا بێ، مانەوێ ئاسانکەین بێتە ئەلکترۆنی لە ئۆنلاین لە gov.krd ڕاتە ناوی لەوانەیە ئیجازەی سارێکی تازەکاتەوە و پارەی کارەبا بدا و ئەو شتانە ینی ئەمە ستەپێکە بەس شتەکان زۆرە کوردوبانێمە ینی هەرچێکماندانەوە پیشان دەین لە کوردستان چی ئینڤستەیە حتە خەڵک ڕاکێشین بۆ کوردستان بۆ ئینڤستمنت بۆ توریزم دامان ناوە پیشان بدەین جێگا خۆشەکانی کوردستان چۆیە
خەڵک بابێت گەشتیارەکان چکە ئاسان بی لە یەک جێگاوە زانیاریەکان بڵاو بێتەوە. بەشی پەرەپێدانی دیجیتال لە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری بەرپرسە لە دیزاینکردن، نەخشە بۆ دانان، دروستکردن و گەشەپێدان و چاکسازیکاری لە کۆی سۆفتوێر و ئاپلیکیشنەکانی حکوومەت. لێرە سێ جۆری سۆفتوێر دروست دەکرێت. یەک سۆفتوێر بۆ لایەنی حکومی، دوو سۆفتوێر بۆ وڵاتیان، سێ سۆفتوێر بۆ بزنس و بواری بازرگانی. کاری لە پێشینەی ئەم بەشە پەرەپێدانی سیستەمە بنچینەی و بنەمەیەکانە کە بە ئەلیکترۆنیکردنی سیستەمە حکومیەکان دەسەبەر دەکا و هەروەها پەرەپێدانی خودی ئەو سیستەمانەیە کە لە کۆتاییدا دەبنە مای دروستکردنی حکوومەتی ئەلیکترۆنی. بە دیجیتاڵکردنی حکوومەت پرۆسەیە نەک پرۆژێ، بۆ مانای کە پرۆژەیە کە پێویستی بە کاتەیە لە ماوەیەکی زەمەنی درێژخایەنە ڕۆیە و لە شەڕۆژەکە ناتوانێت ڕۆبە. ئەوەی کە ئێمە ئەم ئێستا کاری لەسەرەکەین بە پاڵپشتی کابینەی نوێی حکوومەتە، کابینی ئێستای حکوومەتە کە پاڵپشتێکی زۆری هەیە بۆ بە ئەلیکترۆنیکردنی سیستەمە دیجیتاڵەکانی حکوومەت و دروستکردنی ژەرخانەکە. ئەوەی کە ئێمە بینین لێرە پاڵپشتێکی زۆر گەورەکرین، زۆر باشەکرین و هەنگاوی زۆر باشیشمان ناوە بۆی ئەو پاڵپشتیەوە کە ئێستا هەیە لە ماوەی کورتا ڕاستی، ینی زۆرنی ئێمە ئیشمان لەسەر ئەم ینی بە شێوەیەکی پراکتیکی ئیشمان لەسەر ئەم کارە کردووە و بەهۆی ئەو پاڵپشتی کە هەمانە زۆر بە باشی ڕابڕێکم. تا ئێستا فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری بە یاسایەکی گشتگیر مرکزی کارەکانی ڕێک نەخراوە، بەڵام لە ماوەی ڕابردووشدا سەرپەرشتی گرنگترین پرۆسەی واک بایۆمەتری فەرمانبەرانی کردووە کەوا لە قۆناغی یەکەمی بایۆمەتری لە ساڵی 2016 دەستی پێکردو. بڕی نزیکی 3 ملیار دیناری بۆ تەرخانکرا. لەو قۆناغەدا ئەوە ئاشکراکرا کە زیاتر لە 16,000 موچەخۆری نایاسایی هەن لە موچەیەک زیاتر وەردەگرن. هیوا ئەفەندی سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان بۆی باسکردم کەوا دەستیان کردووە بە قۆناغی دووەمی بایۆمەتری و لەم قۆناغەدا چەند سیستەمێک دروست دەکەن تاوەکو لە ماوەی نێوان 12 مانگ تا 16 مانگ قۆناغی دووەم کۆتایی دێ. ئاماژەی بەوەش کرد قۆناغەکانی بایۆمەتری ڕەخسێنەریە و خاڵانن کە لە یاسای چاکسازیدا هاتوون، وەک دابینکردنی دادپەروەری و کەمکردنەوەی خەرجیەکانی حکوومەت و نەهێشتنی گەندەڵی و بەدیهێتنی شەفافیەت. لە راپۆرتەکە شەر هەبووی و لە بەرنامەکە شەر میوانی. کاک هیوا، کاتێک تەماشای پورتاڵی فەرمی حکوومەت دەکەین، یەکێک لە کارە باشەکان بۆ منی ڕۆژنامەنووس و بۆ هاوپیشەکانم ئەوەیە کە لە ڕووی میدیاییەوە زۆر بە ئاسانی دەتوانم زانیاری لەسەر سەرجەم وەزارەتەکان و دەستەکان وەربگرم. جاران لە پێشتر خۆتەزانی دەبواە دانە بەدانە بە دوای وەزارەتەکان گەڕابام بۆی ئەگەر ویست بام زانیاریەک و یان معلوماتێک وەربگرم دێ بە شوێنی گەڕابام. ئێستا کاتێک کە پورتاڵی فەرمی حکوومەت دەکەمەوە سەرجەم وەزارەتەکانی تێدا. جگە لەمە ئەو پورتاڵی فەرمی حکوومەت چ کارێکی تر دەکات کە خزمەتگوزاری دیجیتاڵی پێشکەش بە هاوبەشانی بکات؟ خۆی گرنگی گۆڤدۆتکاری لەوەدایە کە بۆ سەرکە چ کەسێک داوای زانیاری ئۆنلاین سەبارەت بە حکوومەتی هەرێمی کوردستان دامەدەستەکانی دەکات. ئەو کەسە یان هاوڵاتیە یان گەشتیارە یان وەبەرهێنەرە. بۆ هەر سێکیشیان گرنگ نییە کە کامە خزمەت گوزاری کامە وەزارەت پێشکەشی دەکات. ئەوان حکوومەتی وەکو یەک وحدە دەبین. مەسەگەر سەیری gov.uk بکەنی بریتانی هەمان ئاراستەیە. ئێمە ئەمانەوێت ئەوەی کە جەناب باست کرد پێویست نکات هاوڵاتی سی ئەدرێسی سی دامەدەستگای حکوومەتی لەبەر بێت یان بیدۆزێتەوە. ئەوە یەک. دووەم زۆربەی هەرە زۆری ئەو پێشان ئەو دۆمینانە هەنێکیان krg.org بوون، هەنێکیان داشی پێ بوو، هەنی لە ئیشتیهادی لە ڕووی فۆنت و فۆرم ئەوانە یەک ئەوەی پێوە دیار نەبوو. ئێمە بەو پێنگاوە یەکیشمان کرد. یەکەم شێت خیتابی حکوومەت تەوحید کرا. یعنی ئەوەلانک و خزمەتێکی زۆرمان بە وەزارات کرد کە ئەو کێشەمان لە کۆڵکردنەوە. ئەوان خەم لە سەرڤەر ناخۆن، خەم لە پرۆگرامەر ناخۆن، تەنها پێویستە کات ئەو بابەتانێک کە هیانە پێیان خۆشە بڵاو بێتەوە بۆ فەرمانگەی میدیا و زانیاری ئەنێرن، فەرمانگەی میدیا و زانیاری پەشداستکات و بۆ ئێمە نێرێتەوە لە شوێنی تایبەتدانی. کەواتە تەوحیدکردنی خیتابی حکوومەت و یەک پەنجەرەبوونی حکوومەت بۆ هاوڵاتی لە ڕێگای گۆڤدۆتکاری و دەستەبەرەکەی. گۆڤدۆتکاری لە مەرحەلەیەکەم باسی مەسەجینگەکات، یعنی هەواڵەکان و چالاکیەکان. مەرحەلەی دووەم خودی خزمەت گوزاریەکان، یان هەر خزمەت گوزاریەک کە ئێستا مانوێت ئەکتیڤی بکەین ئەبێت لە گۆڤدۆتکاری بەردەست بێت. پێویست نەکات هاوڵێک جارێککە سەد. بۆ نمونە
خۆتۆمارکردن بۆ ڤاکسینی کۆڕۆنا کە ئێستا وەزارەتی سەحا پێشکەشیەکات پێویست ناکات خەڵک فکر بکات و لەکوێ سەدانی گەوت کاری بکە بڕۆ باشی وەزارەتی سەحا ئەسان خزمەتگوزاریەکە لەوێ ئەبینیوە مۆڵەتی شوفێری مۆڵەتی شوفێر هەروە بێت هەمووڕامات و ئەوانەی کە علاقی بەهات و چۆوەیە بز ئەمە باشی مێسەجینگ و ینی هەواڵەکان ئەوانەمان تەواو کردووە ئێستا لە قۆناغی دووەمی داین کە وردە خزمەتگوزارەکان کە بە دیجیتالیکران ئەبێت لەوێ کۆ بکرێنەوە لە یەک شوێن بتوانێت هاوڵاتی سەردانیان بکاتن ئەمەت لەسەر بایۆمەتری سەرنج و میکانیزمی کارکردنیەوە بزانم خۆتان نەزانن کە پێشتر کە کاری بایۆمەتریتان کرد 16,000 موچەخۆری نایاسایی یعنی ڕاتانگەیان کە هەبوو لەم کابینەیە قۆناغی دومی بایۆمەتریتان دەست پێ کرد ئەمە بەچ گەیشت تاوەکو ئێستا دوو موچەخۆری یا موچەخۆری نایاسایی یانیش ئەوانەی کە پێی دەگوترێت بندیوار یان ئەوانەی کە زیاتر لە دوو موچە و سێ موچە وەردەگرن لە ڕێگەی بایۆمەتری بە شێوەیەکی گشتی قۆناغی دومی بایۆمەتری بەچ گەیشت قۆناغی دووەمی بایۆمەتری بریتە لە سوودوەرگرتن لەو داتا ڕێکوپێکی لە قۆناغی یەکەم بەدەست کەوتووە بۆ ئەوی بتوانی خزمەتگوزاری ئەلکترۆنی دابین بکەیت ئەو خزمەتگوزاری ئەلکترۆنی لە مەرحەلەیەکەم خۆی سەرکەن خزمەتگوزاری حکوومەتی ئەلکترۆنی لەسەر تەقسیم دەبێتە ئەو خزمەتگوزاریانەی کە حکوومەت بۆ حکوومەت دەیکات وانە خزمەتگوزاری حکوومەت پێشکەش بە هاوڵاتیەکە پرۆژەی بایۆمەتریک لە خزمەتگوزاریانە کە لەلایەکەوە ئێمە ئەبێ خزمەتگوزارێک پێشکەش بە وەزارەتی دارایی بکەین و دواتر وەزارەتی دارایی لە ڕێگەی ئەو خزمەتگوزاریەوە خزمەتگوزارێک پێشکەش بە هاوڵاتیەکە ئێمە لەو مەرحەلەیە لە کاتی قسەکردنمدا ئێمە خەریکی دروستکردنی سیستەمی حساباتی ئەلکترۆنی ینی ئێمە لەو قۆناغە داین کە تا احتمالە 3 مانگی تر حساباتی ئەلکترۆنی وەزارەتی دارایی چۆن سیستەمی خەرجەکان ئێستا کۆمپلێت بە ئەلکترۆنیکراوە حسابکردنی موچەی فەرمانبەرانش ئەبێتە سیستەمێکی کۆمپلێت دیجیتالی و ئەلکترۆنی کەواتە نابێت بەرپرسی وحدەیەکی حسابی قەڵام یان لەسەر ئەکسەل شیتێکی سەر شاشەویش بکات ئەبێ لە ڕێگای سیستەمەوە بکاتن و خەزینەکانش بە دیجیتالی ڕابطە بن بۆ ئەوەی کە وەزارەتی دارایی بتوانێتن سیستەمی دەفعی ئەلکترۆنی بۆ هاوڵاتیان دەستەبات بکات وەڵامی بایۆمەتریەکەم دەست نەکرد بەڵام سەرنجم بۆ شتێک ڕاکێشا دەستم نەکرد لەوەی کە قۆناغ گەشت نەچوێت تاوەکو چەند و موچێت تێدا بەڵام ئەمەوێت ئەوە پرسم لە موچە وەرگرتن حتا ینی ئەمە بیرکەوتەوە کاتێک کە موچە وەردەگرن فەرمانبەران فەوزایەکی زۆر لە بانکەکان یان لە دەوائیرەکان دروستەکرێت بیردەوە کراوەتەوە کە حسابی بانقیش بۆ موچەخۆران دروست بکرێت یەکێک لە یەکەمین ئستفادەی پێناسی دیجیتالی هاوڵاتیان کە بە فەرمانبەران دەست پێەکەین کە بوتم ئەگە بیرت بێت لە دەست پێکەوتم 9 میلیۆن فەرمانبەر ئێستا پێناس ئەو پێناسە کە دروستەکەین ئێمە ئابێت ئەو 9 میلیۆن فەرمانبەران موچەکانیان لە ڕێگایەکی ئەلکترۆنی وە بدەینی من دژی ئەوەم کە لە کۆتایی ئەو هەموو پرۆسەیە جارێکتر خەڵکە بێتە بە دەرگای بانقێک پارەکە بە کاش وەربگرێت کەواتە ئێمە لەو مەرحەلەداین ئێمە لە ڕوژێرخان تەواو بووین ئەمێنێتەوە لەگەڵ کۆمپانیایەکی کەرتایبەت چونکە ئەویشە بە کەرتایبەت بکات بانک خودی حکوومەت سیستەمێکی سۆڤێتی کۆنا لە شوێنێکی دنیا بانک لەسەرەوەشەیە تاوەکو ستا سیستەمی بانقیش لە هەرێمی کوردستان وجود وەکو خۆشی نییە کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان لەو هەر لە ئێستاوە خەریک ئەوەیە کە ئەو جیهاتیان ئەو جیهاتانە هەڵبژێرێت کە هاوڵاتیان بتوان لە ڕێگانەوە زۆر بە ئاسوی موچی خۆوەرگرن بێ ئەوەی کە سادانی بانک بکەن ینی لە ماڵی خۆیان یەک SMS یا یەک نوتیفیکیشن بۆیت ئەڵێت حسابەکەات بەو ژمارە پڕکرایەوە ئەو ماستەرکارتی خۆی هەیە دەچێت ئەتوانێت هەر وڵاتێکی پێشکەوت دیجیتال وڵێت ئەو ئێمە تا ئەگاتە ئەو مەرحەلی دەفع ئەلکترۆنی تەواویەکەین لە دەفی ئەلکترۆنیش یارمەتی وەزارەتی دارایی ئەدەین بۆی بتوانین کە لەسەر بایۆمەتریەکە دەما بۆ قسەت مابوو تەواو نەکراوە لەسەر بایۆمەتریەکە ئێستا گەشتونەتە چیە چەندی دوو موچەیە چەندی تر لە لیستەکە پاکراونەتەوە و پلانتان چیە بۆ ئایندەش لەسەر ئەو بایۆمەتریە بەردەوام بن و کۆمەڵێک زانیاریت پێگومان لە ئەو زانیاریانەشمان بدە ئەگەر سەبقی علامیشی بۆ ئەمە بێت تاوەکو چەند خەڵکێک یان لیستی موچەخۆران پاک دەکرێتەوە لە دوو موچەی و سێ موچەی زیاتریش ئەرکی فەرمانگەی تەکنۆلۆژی زانیاری ئەوە بوو تاوان پێش پرۆژەی بایۆمێتری کە باسی موچەخۆران نەکرا چونکە کەس زانیاری نەبوو ئیجتیهادی شخصیە بوو خەڵکەوە بۆ ئەیگو من کاکە ئێمە 100,000 دوو موچەی نایاساییمان هەیە یان ئەوە خەڵکە ناسن 20 موچە وەرەگرێت هیچ جوابێکی ئەلمی بۆ بابەتە نەبوو لە دوای بایۆمێتری ئەو مۆزوعانە هەموو بە ڕێکوپێکی سافکرانەوە ئێمە ئەزانین چەند موچە خۆرمان هەیە چەندی شکمان لێ کە نایاسایی ئەگەر یەکێک زۆرترین دوو موچ ینی زیاتر لە موچەیە چێ بێت چەند موچەیە بووە چوار ینی ئەمە ڕاست نەبووە 9 و 10 ئەوانەی هەبووە چواریان 5 خەڵکێ مەسەن فەرمانبەرە
موچەیەکی کاروباری کۆمەڵاتی وەرەگرێت بە حکومێت کە معوەقە و شەهیدانەی مەسەن باوکیشی وەرەگرێتن و هەروەها لە پێنج موچە زیاترمانەی بابیشی وەرەگرن نه لە چوار بیان پێنج ماک زۆرش دەگمەنە ئەوەی کە چارش وەرەگرێت زۆر دەگمەن دوموچەیمان زۆرە دوموچەی کە دوموچە یاساین یعنی یاسا ڕێگەی پێداوە کە شخص دوموچەی نایاسایمانەیە دوموچەی نایاساییشمان هەیە کە ژمارەکەی کەم بۆ ئەوەیە کە وەزارەتی دارایی موشکانی بڕیوە ئەو 16,000 کە جەناب خۆی ئەمە نزیکەی 100,000 دوموچەیمان هەبووە ینی نزیکەی 100,000 دوموچەین هەبوو لەو 100,000 16,000 وەزارەتی دارایی گەشتووە قەنەعات کە ئەوانە ئەبێ موچان ببڕدرێتن کە بڕیوێتی بابەتی بڕین و چەند گەڕاوەتەوە ئەو داتای لای ئێمە نیە ئەمە زانیاریەکانمان داوەتە وەزارەتی مختص ئەوان پێی هەڵەستن ئەمان وەکو تەنفیزیەکەن ئێوە تەنها داتایەکەتان پێش ئەوەی بوومە گرنگە ئەوەیە کە ئەو داتایە ببێتە هۆی ئەوەی کە لەسەر ئاساسۆ پێناسێکی دیجاری دروست بکەی و حسابی بانقی ئەلکترۆنیان بۆ دروست بکەی بۆ بتانی خزمەتێکی ڕێکوپێ بکەین و هەروە سیستەمێکی حساباتی مرکزیمان هەبێتن حکومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێم بێگومان خۆتان نەزانن کە دروشمی چاکسازی هەڵگرتووە بایۆمەتریچ پەیوەندێک لە نێوان بایۆمەتری و چاکسازیدایە یاسای چاکسازی 180 یاسای چاکسازی هەتا 190 یاسای چاکسازی لە ڕێگای دروستکردنی خزمەتگوزاری ئەلکترۆنیکانەوە دەستەبەرە بێت یعنی خزمەتگوزارە دیجیتالەکان ئالیەتی جێبەجێکردنی یاسای چاکسازی باشە لەبەر ئێمە کاتی بەرنامەکەم ڕوو لە تەوابوونە بۆیە شەگەر یەک دوو پرسیاری ترم هەبێت ئەگەر بە خێرایی وەڵام بدەیەوە خۆتە زانیم زۆر زار لە میانی ئەو پرۆگرامە وەزیری تەندروستیان وەزیری کشت و کاڵ جەنابیان تەشریفە فەرموون دێنە ئێرە قسە لەسەر ئەوە دەکەن کە حکومەتی تەکنەلۆژی یەکجار گرینگە و ئەوان هەنگاوی باشیان ناوە بۆ ئەوی داتاکان بنە ناو وەزارەتی خۆیان و بە هەمەنجی لەگەڵ فەرمانگەکەی ئێوە یەکێک لەو پرسیارەی کە لای من وەکو میدیاکارێک گرینگە پرسی دا و دەرمانی نایاسایی و یاساییە ئەوانێک ئاڵم نایاسایی و بەستموانێک کە بە قاچاق دێن لەگەڵوانەی کە یاسایشن حکومەتی هەرێمی کوردستان ستیکەری لێداون قسە لەسەر ئەوە دەکرێت کە دەکرێت ئەمە بە دیجیتاڵی بکرێت بۆ بە دیجیتالکردنی وەزارەتی تەندروستی بۆ کاروباری دەرمان و فرۆشتنیان هەم وەکو نرخ هەم وەکو کوالێتی چیەوە بەچ گەیشتوە لەناو دەستپێکە باس کرد وتم مەسەن وڵاتێکی وەکو سوێدیان ئەڵمانیا 20 ساڵە ئیشتە سەرەوەکەن بەو 20 ساڵە توانیویتێن مەسەن 90 خزمەت گوزارەکان بکەن بە دیجیتال ئێمە تاز دەستمان پێ کردووە کەواتە ئەبێ لە هەر وەزارەتێکە یەک دوو خزمەت گوزاری گرنگ هەڵبژێرین کا بڵێن ئێستا ئەوانە ئەولەویەتیان هەیە ئەبێ ئەوانە یەکەم جار جێبەجێ بکرێت چۆن ئەمە لە وەزارەت دارایی بە مەوزوعی موچە و پارە دەستم پێ کرد چونکە تا پارە نەمێناتوانانی هیچ بکەی کە بێ کۆنتترۆلیکەی لە هەر وەزارەتێکش هەندێک خزمەت گوزاری هەیە کە ئەولەویەتیان هەیە و بەڕای من کۆنتترۆلکردنی جۆری دا و دەرمان و ئەوە یەکێک لە هینەکان یەکێک لە ئەولەویەتەکانە سیستەمێکی ئەلکترۆنی بۆ ئەو بابەتە هەیە ئێمە نەمان کردووە کۆمپانیایەکی کاری تایبەت کردوێتی لە حالی حاضرە ئێمە زۆر زانیاری دقیقمان لەسەر ئەو سیستەمە نییە یەکێک لەو ئیشانێک کامانە لە ماوەیەک نزیک پێیاسین بە تەنسیق لەگە وەزیرە بەڕێزەکان ئەوەیە کە چاو بخشینەوە بەو پرۆژە ئەلکترۆنیکی سەلای ئەوان هەیە و بزانین تا چەند سەرکەوتوو بوون کێشەکانیان چیە و چۆن دەتوانین یارمەتیان لە بۆ وەزارەتی پەروەردەش ڕەنگە ئەمە ڕاست بێت نازان پلانتان بۆ ئەوە چیە خۆتە زانین لە دنیای دەرەوە خۆت ئاسا بە تابلێتێکەوە سەرجەم کارەکانی خۆت ڕاهی دەکەی لە دنیای دەرێ ڕەنگە قوتابیانیش کۆمەڵێک موزەجی وڵاتانمان هەبێت لە جیاتی ئەم جانتایە کە لە شانیانەکەن و لە کۆمەڵێک پێژە بەسەر دەکەوێت بەڵێ ینی ئەمە حتا پرسێکی زۆر پەروەردەیە ینی لە جیهاندا دەیان توێژەری باشی خستە سەر قسەکردن لەسەری یعنی ئەم جانتا قورسە و کۆمەڵێک کتاب و بینەوە ببە و لە قادرمەوە پێژەکانەوە سەر بکەوێت بەتایبەت جیلی ئێستا دەست و پەنجەی نرم کردووە لەگەڵ تەکنەلۆژیا جگە لەوەش پارەکەم دەبێتەوە لە چاپکردن کە ساڵانەیەک دنیا پارە نزیکەی زیاتر لە ملیۆنان و ئەوانە لە پارەی چاپکردنی کتێبی قوتابخانەکانەوە با بڵین سرف دەکرێت بۆ ئەمە پلانتان چیە و پلانی وەزارەتی پەروەردەوەندی ئەوە ئاگادار بن بە تەنسیق لەگەڵ ئێوە چی بوو وەزارەتی پەروەردە بە تایبەت شخصی جەنابی وەزیر یەکێک لەو بەڕێزانەیە کە ڕۆیەکی تایبەتی هەیە بۆ بەلەکترۆنیکردن بەڵام وەزارەتی پەروەردە ئەو جێبەجێکردنی ئەوەی کە بڵین سیستەمی خوێندن کۆمپلێت بە ئۆنلاین بکرێت کۆمەڵێک کێشەی لە بەردەما ئەو کێشانە کەمتریان تەکنیکین زیاتریان پەیوەندی هەیە بەوەی کە یەک ئاستی ئێمە نابی بەسەری هەولێر بکەین سەری گوندەکان بکەین دەرەوەی شار بکەین دەستگەشتی خەڵک بە ئینتەرنێت دەستگەشتێکی عادلانە نییە دوام
ئەو ئاچیزەی پێویست کە و خەڵکە ئەبێ بتوانێت ڕێکوپێکی بە ئۆنلاین بخوێنیتن بەردەستیان نییە ئەو شەبکاتی پەیوەندی و ئینتەرنێت و نێتوەرک لە زۆر شوێن بەردەست نییە زۆر زەحمەتە ئێستا بە شێوازێکی گشتگیر ئەو پرۆژه جێبەجێ بکرێت بەڵام ئەکرێتن کە وەکراشەوە بزان بەهۆی کۆڕۆناوە هەتا حدەکانی تا ئەوەک دروست بووە ئینترۆداکشنیان دروست بووە ئەتوانێت پارەی پێ بدرێت تەفاسیل ئێمە وەکو فەرمانگەی تەکنۆلۆژی زانیاری سەرقالی ئەولەویاتی زۆر گرنگی خودی سەرۆکاتی حکوومەتین هێشتا نەهاتوونتە ناو ئەوە کە لەگەڵ وەزیرەکان دابنشین و وێن کاتی ئەومان نەبکە یارمەتی ئەوان لە زۆر تایبەت بدەین کەینێ بەڵامانش خۆپلانن ئەکرێت زۆر مهمانش بەربژیران پێشنیار بناغەکە بە دروستی دابنرێت بەڵێ ئەو بناغەمان کە دامازن ئەو کاتێ هەر وەزارەتێک ئەو دوو پرۆژە گرنگانە دەستنیشانەکەین و ئەو کاتە بە تایبەتی زۆر بە کورتی وەڵام دۆ کاکیوە هیواتان چییە بە حکومەتی یان گەیشتن بە حکومەتێکی ئەلکترۆنی لە ساڵی 2021 ڕۆیە لە سەرۆکایەتی حکوومەتەوە هەیە ئەوانی تر هەمووی بابەتی کات و ریسۆرس و جێبەجێبوونە هیچ شتێک نییە کورد نەتوانێت بیکات ئەگەر بیەوێ بیکات و کورد ئێستا توانایی گەنجەکانی کورد بە تایبەتی ئەو گەنجانەی کە ئێستا بینی 20 و 25 و 26 ساڵ و 27 ساڵن ئەوانە تواناییان هەیە حتا باشترش لەو خەڵکێکە لە دەرەوە ئەمەدڵان بەخۆنستێت ینی هەر 25 لە 30 و ئێمە ئەبێ پێشگیریان بکەین ئەوانە شتەکان جێبەجێ ئێمە ئەبێ ئەو بواران بۆ بڕەخسەین کە بتوان ئیشکەن بەڕێز هیوافەندی سەرۆکی فەرمانگەی تەکنەلۆژیا و زانیاری زۆر سپاس کە کۆمەڵێک زانیاری باش و بەسووتت بەمنوو بە بینەراندا زۆر سپاس بۆ میوانداریتانە بۆ کاتێک کە تەرخانتان کرد بۆم بابەتە زۆر سپاس سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار خواگەیلتان.